لەم ڕۆژانەدا لە ئەمریکا ئاپۆڕەی درێژی ئۆتۆمبیل دەبینرێت کە چاوەڕوانی وەرگرتنی خۆراکی بەخۆڕایین لە سەنتەرەکانی خۆراک لەبەر ئەوەی ژمارەیەکی ئەجگار زۆری هاوڵاتیان کارەکانیان لەدەست داوە. من هەرگیز بە شێوەیەکی بەردەوام نەهاتووم بۆ ئێرە، بەڵام نزیکەی 3 بۆ 4 مانگ لەمەوە بەردەستم کردووە بە هاتم بۆ ئێرە. من پتر لە 5 ساڵە دێم بۆ ئێرە. سنتەری ئیسلامی دارالهیجرە نزیکەی 16 کیلۆمەتر لە واشنگتن دیسیەوە دوورە. خۆراک و پێداویستی ماڵ بە خۆڕایی پێشکەش بە کەسانی هەژار دەکات. بۆ هەندێک ئەمە یەکەم سەردانیانە و بۆ هەندێکی دیکە وا بۆ چەندان ساڵە دێن بۆ ئێرە بۆ ئەوەی خۆراک بۆ خانەوادەکانیان وەرگرن. کارمەندی کۆمەڵایەتی نەبیلە ئومسەلام دەڵێت کارتۆنی خۆراکەکان مریشکی حەڵاڵ و پیاز و تەماتە و هەروەها پەتاتەیان تێدایە. هەموو ڕۆژێکی پێنجشەمە ئێمە سەر و سەودا لەگەڵ نزیکەی زیاتر لە 100 خێزاندا دەکەین. ئێمە سیستەمێکی خۆناونووسکردنمان لەگەڵ شارەوانیەکەدا هەیە. جاگەر ئەوان خۆیان ناونووسکرد بێت، ناوەکانیانمان لە سیستەمەکەدا هەیە. برسێتی لە ئەمریکادا شتێکی نوێ نییە، بەڵام کێشەکە خراپتر بووە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە. ئەوەی بۆتە هۆکاری ئەوەی ژمارەیەکی زۆر بژێویان لەدەست بدەن. ڕێکخراوی فیدینگ ئەمریکا ئەوەی ڕێکخراوێکی خێرخوازی ناحکومەتیە مەزەندە دەکات 1/6 لە ئەمریکایەکان بەهۆی پەتاکەوە ڕەنگە ڕوبەڕووی برسێتی ببنەوە. سەنتەرەکانی خۆراک لە سەرانسەری ئەمریکا هەڵکشانێک لە داواکاری خۆراک بەدی دەکەن. لەو دەمەی ئەمریکایە بێکارەکان بە دوای یارمەتیدا دەگەڕێن. خەڵک پێی وایە تۆ لە ئەمریکا دەژیت، لە وڵاتی کەس برسێتی ناچێژێت. بەڵام سەرتان سوور دەمێنێت لەوەی کە چەندان کەسانی برسی هەن کە ئەو کەسانە بیر دەکەنەوە لەوەی کە ئایا دەبێت پارەکانیان هەڵگرن بۆ ژەمینی وەڕۆیان یان ئایا بیدەن بە کرێخانوەکانیان، دەبێت یەکەم شت کرێکانیان بدەن. بەسەدان لە سەنتەرەکانی ئاینی و کۆمەڵگەکان لە سەرانسەری ئەمریکا وەک دارالهیجرەی ئیسلامی هەفتانە دەبنە سەنتەری دابەشکردنی خۆراک بەبێ بەرامبەر کە تێیدا خۆراکی بانکە گەورەکان بەسەر هەژاراندا دابەش دەکرێت. ڕێکخراوی فید ئەمریکا گەورەترین تۆڕی خۆراکە و نزیکەی 200 سەنتەری خۆراک لە سەرانسەری ئەمریکا بەڕێوە دەبات. ئەم سەنتەرە ناحکومەتیانە ساڵانە چەندان تەن خۆراکی بەخشرا و کۆ دەکەنەوە کە بە یارمەتی خۆبەخشان بەسەر هەژاراندا دابەش دەکرێت. نعیم بێگ لە سەنتەری ئیسلامی دارالهیجرە پتر لە 30 ساڵ لەمەوبەر لە پاکستانەوە هات بۆ ئەمریکا و دەڵێت واتای هەژاری لە ئەمریکا جیاوازە، بەڵام ئازاری هەژاری هەر هەمان ئازارە. पाकिस्तान इंडिया या वहाँ दूसरे ममालिक में गुर्बत پێناسی هەژاری یا کەسێکی هەژار ئەوەیە لە پاکستان، هیندستان یا وڵاتێکی دیکە بەدیمان کردووە ئەوەیە کاتێک تۆ پێڵاوەکە لە پێ نەبێت و جلوبەرگەکە دراو بێت. بەڵام لە ئەمریکا کەسە هەژارەکە لە ئۆتۆمبیلەکە نزیک دەبێتەوە و داوای یارمەتیت لێ دەکات. ئۆتۆمبیل لە ئەمریکا بۆ خۆشگوزەرانی نییە، بەڵکو پێویستیە. خۆبەخشان و کارمەندانی دیکە دەڵێن بەشی زۆری ئەوانەی بە دوای بەدەستهێنانی یارمەتیدا دەگەڕێن ئەوانن نە ئاستی خوێندەواریان باشە، نە بە هێندی پێویست زمانی ئینگلیزی دەزانن هەتا کارێکی باشیان دەستکەوێت. ئەم گروپە خەڵکە هەرگیز بە ژیانێکی ئاسان لە ئەمریکادا دەستیان پێ نەکردووە. بەڵام پەتای کۆڤید کەلێنی جیاوازی لە نێوان دەوڵەمەند و هەژاری لە گەورەترین ئابووری جیهاندا فراوان کردووە.